نەک تەنها لە شاری هەولێر پێویستە لە هەموو شار و شارۆچکەکان پێشانگای کتێب بکرێتەوە، پێویستە زیاتر کتێب بە میلەتی ئێمە ئاشنا بکرێت و ئەو کەسانێک کە دۆستی کتێب بنین و لە کتێب دوورن هەمویان بینینە سەر ڕێزکە کتێب و خوێندنەوەی کتێب، چونکە خوێندنەوەی کتێبێک بە ئارتەقای 1000 ساڵی سەر شاشەی موبایل سوودی هەیە. هیوادارم لە هەموو شارەکان ئەو پێشانگە گەورانە بکرێنەوە و خەڵک سوودی لێ ببینی و هیوادارم خوێنەری وڵاتەکەشمان زۆر بێت، چکە تا خوێنەر زیاتر بێ کێشە و گرفتی کۆمەڵاتی و سیاسی و ئابووری و بە هەموو جۆرەکانیەوە کەمترە بێ. 35 کتێبمان چاپ کرد لە ماوەی 1 ساڵدا و زیاتر لەسەر ئەرکی خۆشمان وەکو منحەی دایرەکەمان هیوادارین نمونەی وا زۆر بێ ئەو بەڕێوەبەراتیانە لە هەموو شارۆچکەکان کتێب چاپکەن بۆ نووسەرانی دەڤەرەکانی.